بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزانم، لە دەرسی پێشووە لە باسی زاراوە شەرعیەکاندا بە درێژی باسی مەسەلەی جەنگی زاراوەکان و گرنگی زاراوە لە ئیسلامدا و دواتریش باسی وشەی حکم کە لە ئیسلامە چییە، هەموو پێکاتەکانی دەنگ نییە. تۆزە وەرنە پێشەوە، خواهیتر لەوە زیاتر خۆسی بکەم ئەو مکابەرەش. دەنگ نەما کار نەما ئێستا باش. جەنگی مستەلاحەکان هەروەها گرنگی مستەلاح و زاراوە لە ئیسلامە و دواتریش بە درێژی باسی زاراوەی حکمم کرد. زاراوەی حکم سەوتەکە زۆر کزم. زاراوەی حکم بە درێژی باسم کرد کە ئەوەی کە لە زیهنی گەنجی ئێمە چەسپیوە لەوەی کە حکمی خوا تەنها بریتیە لە حدودەکان. ئەگەر کەسێک دزی کرد دەستی ببڕێ و کەسێک زینای کرد داری لێ بدرێ و کەسێک عارەقی خواردەوە داری لێ بدرێ و ئەمە فەهمێکی زۆر قاسر و بچووکە. حکمی خوا جەل جەلالوهو لە دانشۆردن و ناشتنی دارێک و تعامل لەگەڵ دایک و باوک و دواتر لەگەڵ کۆمەڵگە و دەوروبەر، واتە ئینسان لەگەڵ خۆیان چۆن بژی، لەگەڵ دەوروبەرە چۆن بژی، لەگەڵ خوای خۆیان چۆن بژی، هەموو یەکاتە حکمی خوا. ئەوەی کە پێی ئەوترێ واجب، ئەوەی کە پێی ئەوترێ حەرام، ئەوەی کە پێی ئەوترێ مەکروه، ئەوەی کە پێی ئەوترێ مباح، ئەوەی کە پێی ئەوترێ سنت، هەمووی لەژێر حکمی خۆیان جێگەی بێت. لەم سەرزەویە بۆ ئەو سەرزەوی کەسێک ئەگەر بێت و سنەتێ جێبەجێ کە حکمی خوای تەنفیس کردووە، وەڵاهی کە ئەخەوی بەسەر لای ڕاستە حکمی خوا جێبەجێ کرد. ئەنی حکمی خوا هەر ئەوە نییە ئێمەوە تەسەوورکەین بەس لە بابەتە سیاسیەکانە حکمی خوا نەوەڵا لە هەموو شتێکە، یعنی لە پرۆگرامی ئوسرەویە، لە پرۆگرامی زاتیە، لە پرۆگرامی بازاڕە، لە هەر هەمووی ئاکاتە حکمی خوا. فقهی ئیسلامی کە پێی وترێ شەریعەتی خوا هەموو بەشەکان ئەگرێتەوە. ئەومان بە درێژی باس کرد کە حکمی خوا ئەبێ بەو مەفهومە گەورە تێ بگەین، نەبوو بەو مەفهومە زەیق و بچووکە. و هەر ئەو مەفهومە زەیق و بچووکە وای کرد سەری لە زۆرێک لە گەنجەکانمان تێگا هەندێک ئەفکاری سیر لەناو ئومەی ئیسلامیە دروست و بەخۆی ئەو فەهمە قاسرەوە، يعني حتى ئەو پرۆژە گەورە دەعاویەی کە لە عالەمی ئیسلامیە هەڵ ئەسووڕێ و ئەڕوە وای لێ هات گەنج بەلایەوە هیچ نەبوو، خۆەوە ئیشکردن نییە بۆ حکمی خوا. ڕواکەن کەلیمەیەک نییە بۆ ترێتەوە، نوێژێک نییە لە مزگەوتێکە جێبەجێ کرێ ئیلا بەشێکە لە حکمی خوا. ئەمڕۆ ئەمەوێ لە خزمەتانە بابەتێکی تر باس کەم، ئەویش بریتیە لە مەسەلەی مسلمان و کافر و منافق. ئەم سێ مستەلاحە مسلمان بەکێ ئەوترێ، کافر بەکێ ئەوترێ و منافق بەکێ ئەوترێ و ئەم ئەحکامانە کێ دەری ئەکا. مەسئلەی مسلمان هەر کەسێک کە شایەتومان بێنێت و فەریزەکانی سەرشانی جێبەجێکە بە ئاشکرا، ئەمەقمانی بەسەر بنە و ناودڵی ئەوانە بە ئاشکرا جێبەجێکە، ناوی لێنێ مسلمان. لە ناو دڵیشا بڕواشی نەبێ ئێمە حەقمان نەبەسەرێت، چونکە ئەحکامی شەریعەت لەسەر ئەساسی
ظاهر بنيات أندي سيدي بشي دروا أكن حقا بشي ناو أبد نية كي حكم بسر خلق أداك مسلمان إيوه تصوره كان هر كسي أما يجيب جاكرت همو مسلماني سر أم قوي زيو أتواني بيبلا مسلمان أتواني برياري أوي لسر بداك أم كسا مسلمان كألين أم كسا مسلمانا يتر حقوقي مسلمان لقى مسلمانات شونه هر همو تنفيذه ببسيط يتر سواء لغيبة كردني وكحرام أبي لا بابلين نصرتي وكواجب أبي واجب لسر هاوكاري بكي نصرتي بدي حتى كوتا لسر مسألة كافر كي همو كسي كإعلاني بكا زور بأشكرا يعني حتى كسا مسلمانك فرضني إعلانك يعني أقل يك مسلمان زانيك أم كسا تو بس ويك أم كسا مسلمان بلا مسألة كفر إلا أبي وكسي إعلانك ككافرة إن جاء إما أتوان برياري كفر لسر بدين بلا كي برياري كأداء هم مسلمان أتوان برياري لسا خلق بدا كافر نخير إلا علماء أمت بريار أدن لسروي أم كسا كافر ويا كافر نو كافر كي أو كسيك وشايتمان ناهنت أو كسيك فرزكان بأشكرا جيبجيناك كما بتومان لمسلمانك أبي شايتمان بينه فرزكان بأشكرا جيبجيك لكافرك أبي أم فرزاني بأشكرا نبي وشايتماني نهي نبي أو كاتا قاضي مسلمان أجر هبه شيخ الإسلام أجر هبه زانيان أجر هبن باشا بريال لسر وأدن ك أمكسا لكفر بعضهم للدائرة الإسلام شو تتزرع وشو تناو كفره يعني أمكسا هل أصلا كافر ولا أصلا بوشي وازن مسألة منافق على سترين يعني دوتري مسألة أحكام كان يعني منافق زور زحمته منافق حكم مسلماني هي لأشكرا لباطنش لا يخوى منافق نقلا إما يكس لسر الزاوية وكسجنات وأنا بقول منافق أو حكمه نهي شيخ الإسلام نهي قاضي مسلمانان قاضي مسلمانان لا توانا حكم النفاق بس هيش كسيك أبدا حتى أجر دي قلبا للسيرة في غمري صلى الله عليه وسلم كأواني متهما بمسألة النفاق سياسته واندكز لما دينان ناوي يقدان يعني نهي بس نكر حتى نيجي لسر أكاديمي حتى أخوي يقول أمري بيفر ممكن نيجي لسر نكر يعني مسائل النفاق مسألة زور مخفية تصور كان بزوتنا وجهادي كان هرهم يعني لو مسألة منافقات تيكوتنو غلطي زور قولي يعني كسي لقال أنا نيجي أكر طاعتي أكر خواناسي أكر أوانا لجنيك من الكار قماني بو بيا أبوهم كسب بيواندي بكسي كتير وهبو جاسوس رجع ينكوش تحقيقا لو مسائل أنا زور زحمة قاضي مسلمانا زور حتى أدلي ملموس بالطواويل سواء كسكونا كاتو أو كاتش همو كسيكي جاسوس حكم كشتنينية هذا كم زان أو جاسوسي كأبيت السببي كشتني مسلمان حكم كشتني هيك لكن أبيت رحمه كشتنينية بويا عند زار لقال كساني نوزتنا وجهة ذي كان كقصاء أكيد يعني زور طبيعي وشيء منافق برامر بخلق بكار يعني هو كبر لما زقوتها يعني يوشكا أحكام كان شريعتي بأشكرا جبجكر حكم النفاق حكم الكفر حكم الردة زور بأساني أدري كتينجيشتن لمفهومي أمانة أحكامي أمانة خطري زور قوية بو آيندي صحوي إسلامي طبعا ضربي خوار صحوي إسلامي ضربي تريش أخوة أو درسات شارسان نكرة ولا أساسه أما دي قد بنزان شي جنجي لسوريا وعراق روشت وكجرا وكتاي بهاد كتو يتسر واقع باشا هو كاركت شيبو يعني راست السلطات زختيها وشيها وجنجي تركل أما أنا هو كارن بلام هو كار أساسي كأم مسألة فكرية كبشارة سركرية كبزاني كي بريار أداء كي كافر وكي مسلمان وكي منافق
وتم مسلمان هم كذا والله فلان كذا مسلمان بيني نيجي كل شهادتمان أنا وشاهدي أدم كمسلمان بس مسائل كفر ونفاق زور خطر أو أحكامي كي زور تايبتي خوي هي حتى أنا مثلا لمسائل فكرة كان يستا علماء وكمكاري إسلامي كان ألان علمانية كفرة بس هر كسي شين كوتي أحوالي علمانية دبي أو كسي كافرة نخير ناتواني بيولن كافر بوشي ناتواني بيولن كافر أم كسا وقت كل زماني خوارج كان نقاشي في زور قوراء الرؤدة ألان كاكا وي أم خاليه بكافرة أويه بكافرة أويه بكافرة أويه بكافرة زيناب كافرة نازام شي هوي كافر باشا ألان ديكا كأي بشي مسلمان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أما طوى كافر مسلمان باشا يكسك وزناءك لك الله لا إله إلا الله محمد رسول الله لسر زمانيت بريار بو أمشي أدي لبرو مسائلي حكم دان بمسألة تكفير إيكيك اللبابة الزور هالسيارة خطرة كان كالشباب المسلمان تيكوتون وبيويس برهلسكاريكي زور بقوتي أو مسألة بكري أقرنا لآيندية ضربي زور قولتري لميك فكرة جهادية كان إتر سواء بداعش وغير داعش هنا زور خطرتري يتآراو أقر شارسري أو فكرة نكر بوسم كوكاتيك قنجك تشكيكي بدستوية وأزانا حكمي خوال لهز نواندنا نخير أبي بزانا أمشك أم هزي كهيتي يك الزرة زيادة رويتي أنا كأنا حكمي خوال بيشير كله أقر بو أحكام فكري خوان بي زورك لخوان أبي بكجلن ماشا إمنا لن حكمي خوال جيبا جيكي والله صدان حركة إسلامي دروز بونا حكمي خواشيان جيبا جينك الزرة هيك جيبا جينك أخو حكم خواب مفهوم عامية بوش تبتشوك جزئية بويا أمسي مصطلحات بردوام جنجي لسر لفقه إسلامي ولسياسي شرعية بهسو خواسي زورة كافري شرعي لسرك كافريش أيام بيناسانا لأيما بقورة مسلمان كي بقورة كافر كي بقورة منافق كي برواكن كافري الدنيا حزك الشو رجال بيكري ولا منافق تسكوي سلاحتك تسكو شركة داخلية منافق كس نزال ويا بإما زور دورتير لم بابتانا بكولينو ودراسانك إما زور كانت للتعامل مع النقل كافرة هر كافري حقيقيشة يعني تعاملي الشيء كإما سلطاني كي زور قورين أي زور زليل بالرسمنا وتعاملك زور خلي مسائل دامزراني برياري كفر لسر كسي وعرزم كلهم كان زحمتك إليك ناقري من أم كسر لسطع سط كافر أم كتاباني فقهي إسلامي تشنيكي بسر أو تنفيذ أبي وتشنيكي تنفيذنا أي حكمي خوات شيء أي حكمي خوات بزور كافرق نيجي بيبكن وهيش حكمي خوات بويا أم بابتاني فقهي إسلامي أسيا كيكا سر موضوع كان أرون عرستانا كم كشون تعامل أكري لغل كافر له مسائل كان يكمن شتمان للطهارة باكو خاوين آيا كافر ملزمة باكو خاوين نخير هيج إلزام قنية بمسائل باكو خاوين تنها يك كافر نبي لفقه إسلامية لمسائل خوشوردنا واجب كرا ولا سريكة تعامل بأحكام الشريعة كما عدا أو بهيش واجب تعامل بأحكام الشريعة ناكر أو كسشكي أجر بياوك أفرتك يهودي أصلية نصاري أصلي خواسته بكدروسته أم أفرتك لعادة باك أبيته واجب أخوي بشواب ومردك غير أم بابته لهمو مسائل الطهارة هشتك لسر كافر واجب يعني حتى أجر كافري حتى أو رجع أمر أخوي نشور إما قمان شيء بس ده حرب أخوي نشور ما دام أخوي بيسو بخلا أو لا ترش أهل بيسو بخلا كي مشكلة هي إسلامية راس الطهارة بالشكل الديني من بلام حتى كم سيادة وسلطة شم هذا نايم أما تنفيذ كم مسار أو بلام والله هذا أبي باقو تبيز من هقم شيء بس من ديانتي أخوي من ديانتي أخوي بوي إما دائما أولى نسير كريه والله تقول غير كافريك أجر هاتوا روشتي بصر رجاك شاني لا يجيرك عشان بيخرج كناري الرياكة ونوراس الرياكة نروى
ئەمە طبعا بابەتێکی زۆر جزئیە لە فقهی ئیسلامی و لە حاڵەتێکایە کە ئەگەر کافر لەناو دەوڵەتی ئیسلامیە سەلامەتی هەڵبژێرە هیچ کەس ناتوانێت هیچ شتێکی بەرامبەر بکە. سیرەکەی ئەم مەسئلە بچووکە یا مەسئلەی جزیە حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. ئیتر صاغرون زۆر ئەوە کراوە جزیە بدەن تەسلیمی بکەن وهم صاغرون. طبعا علماء فەرموویانە وهم صاغرون بابەتێکی معنەویە کە کابرا جزیەی دا ساڵانە ئیترەوە تەصغیرە بەسە. قسەش هەیە لەناو زانایانە لە فقهی ئیسلامیە لەسەر مەسەلەی جزیە مەسەلەن کە ئەوە پارەکە نهێنە داینێ ئەوە بیخاتە سەر دەسی باشە بۆی ئیعلای دەسی نەبێ تەصغیری دەسی هەبێ باشە. یعنی ئەم چەند شتێکی ئەوە بابەت دانراوە بۆ مەسەلەی دانی جزیە هەموو ئەمانە ئەمە ئێستاین تەنفیزی ئەکەین. يعني ولا يطؤون موطئا يغيظ الكفار. سلام نكردن لكافر همو أمانة سيمين جيبجيك بروا كان كسي مسلمان أقل لدورة وكسك أواسيري كجنجي كي جواني مسلمان لبريوي رونقي إسلام باتوا رونقي يزور ناشين أداتوا بلا يزورك لخلق أروم بكي بو أسمان والسلام ناك بخوا لو شو منافق بيه سلامي لناك ئەمەیتر وڵا ئەمە پیاوی سوڵتەیە سەلامی لێ ناکە ئەویتر یعنی وای لێ ئەم گەنجە وەکو شتێکی نامۆ لەناو خەڵکە دەرەکەوێ بە شەرتێ ئەم مەسەلەی ئیبتیداء بە سەلام. ئایا یعنی تۆ سەلام ئەکەی لە کافر بەڵام تۆ دەست پێ ئەەکەی یا ئەو دەست پێ ئەەکەی. ماشە لە فقهی ئیسلامی باسەکە بە ئەو دەست پێ بکە بە سەلامکردن. ماشە بۆچی ئەو دەست پێ بکە بە سەلامکردن؟ بۆی کافر سنووری خۆی هەبێت لە ناو دەوڵەتی ئیسلامی یاسای بۆ دانراوە ئەبێ مسلمانێکی بینی ئەو دەستکا بە سەلام تۆ دەست پێ ناکەی. نەک تۆ کاتێک کە سنووری دەوڵەتی ئیسلامی نییە و سنووری کافر دیار نییە تۆ بێ ئەمە جێبەجێکی. تۆ سیرکەنەوە لە فقهی ئیسلامیە بابەتێکی گرنگی تەهارە بە هیچ شێوازێک شمولی ئەو ناکە. با بچینە سەر بانگ و قامەت شمولیانەکە منطقەیەکیانەی کافرەکان خۆیانە نە بانگ شمولیەکە نە قامەت شمولیەکە ئەسڵ نابێ ئیزعاجکرێن بە بانگ و قامەت شوێنی خۆیانە یانە ئەمەقمان چێ بەسەریان نابابێنە سەر نوێژ ئایا ئیلزامیانەکەن ئیلا ئەبێ نوێژکەن نەخێر ئایا ئیلزامیانەکە ئەبێ زەکات بن ناوەڵا زەکاتیش نادەن ئەو جیزیە لە پێناوایە زەکات نادەن. یعنی مسلمانان واجب نیە لەسەریان کە ئەبێت با بڵێن زەکاتی ماڵەکانیان دەرکەن چەند دەرەکەن 41 دەرەکەن باشە ڕێژەیەکی گشتی 41 دەرەکەن تەمان لە هەندێک شوێنە زیاترە دەیەک دەرەکەن مەسەن لە گەنم و ئەوانە دەیەک دەرەکرێ بەڵام بەعام 41 زەکات دێ ئەزانن لە بەرامبەر جزیا چی دانراوە. ئەو کەسەی دەوڵەمەند بێ سیان وەسەد بێ 2 باشە دینار لە ساڵێکە ئەی فەقیر بێ 1 دینار ئەگەن نەیبوو هیچ سقوطەکە لەسەر پیر بوو سقوطەکە لەسەری نەخۆش بوو سقوطەکە لەسەری مناڵ لەسەری نییە تەنها کێ لەسەرێتی کەسێکی جەنگکەر تەسەورەکەن. یعنی ئێستا عائیلەیەک با بڵێن پێک هاتووە لە پیاوێک ئەتوانێت شەڕکە 10 کەسن عائیلەک خێزانەکەیەتی و نۆکچیشی هەیە نە نۆکچەکەی لەسەریانە نە خێزانەکەی لەسەرێتی بەس پیاوەکە ئەچێت دەوڵەمەنی 3 دینار بە وەسەتی 2 دینار بە فەقیری دینارێ کەچی سوبحانڵڵا ئەم تۆزە وەرگیراوە و من تەسەورەکەم دەستێکی کوفر لە پشتی ئەمەوە بێ ئەم مەسەلە زۆر ئیبراسکە وی وای لێ بکات جوانەکانی ئیسلام شارێتەوە دەی فەرمووەتە زەکات ئەو هەموو مسلمانە واجبە لەسەریان ئەو لەسەری واجبن. لە مەسائلی مادیە زۆر بابەت هەیە ئیستیضافە میوانداریکردن. ئێستا ئەگەر میوانە بێتە هەڵەبجە ئەگەر خەڵکی هەڵەبجە هەر هەمووی دەرگای ماڵەکانی لەسەر داخن ئەم خەڵکی هەڵەبجە هەر هەمووی گوناهبارن. ئەگەر منطقەیە کافر بوون واجبە لەسەریان میوان بەخێوکەن حەج واجب نیە لەسەر بەس ئێستا مسلمانەکە واجبە. بەڕۆژوو بوون ئایا واجبە لەسەری بەڕۆژوو بێ نەخێر تەنها احتیرامن بۆ ڕەمەزان لە پێش چاوی خەڵکی مسلمان شت ناخوات و تەواو هەرچی تر. حەج و عومرە ئایا لەسەر ئەو واجبە نەخێر. ئایا سوێنی خوارد هەر سوێنی خوارد بەخوا و سوێنەکەی شکان واجبە کەفارەت بە نەخێر کە واجب نییە. ئایا نەزرێکی کرد واجبە جێبەجێیکە نەخێر. لە مەسەلەی سەید و ذەبائحە شێوازی حیوان سەربڕینی خۆی هەیە مەقمان چێ بەسەریەوە لە مەسائلی سەیدکردنا کە ئەو بە شێوازێکتر
صيد خويك وراوتشيتي خويك أما بنوع يشتر مناڵێکی لە دایک بوو ئایا مەسەلەی عەقیقە جێبەجێ ناکە ئیشی ئەمە نییە ئەطعیمە و ئەشریبە بە هیچ شێوازێ ئەمە تەداخل ناکەن لە کاری ئەوانە ئینجا لە لیباس و زینە و ئەوانە هەم حەقمانیەوە سەر کافران تەنها یەک شتمان هەیە لە نظامی دەوڵەتی ئیسلامیە لە مەسەلەی ئەلبیسە و جلو بەرگە چی لەبەر حەزەکە هەر ئەوریشم لەبەرکە هەم حەقمانیە بەسەری بەڵام یاسایەک دانرا کە ئەبێ ئافرەتەکانیان شتێکیان پێ بێ بناسرێنەوە پیاوەکانیان شتێکیان پێ بناسرێنەوە بۆچی لەبەر ئەمنی دەوڵەتی ئیسلامی حەچی تر نەک لەبەر تەسغیرکردنیان نە واجب بوو لەسەریان ئیلا ئەبێ پشتوێنێکی تایبەت ببەستن هەر شتێککە یعنی مەرج نەیلا پشتوێن ببەستن خەلیفەی موسڵمان هەرچی پێ باش بوو چی مەسەڵەن بڕیاری داکا کە هەموو ئافرەتێکی با بڵێن غير مسلمان لەژێر سوڵتەی ئیسلامیە ئەبێ لەچکی ڕەش بکاتە سەری بۆ نمونە مەسەڵەن تەواو ئیتر ئەمە ئەبێتە یاسایەک یان پەتێک ئەبێ بە لەچکەکەی هەبێ لە دووەوە بۆی بناسرێت دوو هۆکار ئەزان دوو هۆکارەکە چی یەکێکیان بۆ خۆیان دووەم بۆ ئێمە ئەوەی خۆیان کامەیە ئەوەی خۆیان ئەوەیە کە کەس عەزیەتیان نەدا کابرا زینارێکی پێ عارەقە خواتەوە بۆی کەسێ نەیگرێ بڵێ موسڵمان بۆ عارەقە خۆیتەوە یەکسەر بزان بۆی سەلامەتە کاکە حرب عارەقی خۆی بخواتەوە بناقم چێ بەسەری یان کا متابعەکەەوە ئەرێ ئەو کابرا بۆ نوێژ ناکە یا پشتێنەکەی پێوەی ئەزانین کەس حەقینە کەس ئەمینە کەس حەقینە بەسەری وەڵا لەوێ مریشێکی تۆپان و دەستگیر بە خواردن باش ئێمە حەقمان چێ بەسەری مادام پشتێنی خۆی پێوەی ئاوا لە دینی خۆی حەڵاڵە با بێخۆ واتە ئەم جیاکاریش حتا ئیسفادەی خۆی تێیە ئیسفادەی دووهەمیش دەوڵەت ئیسفادە ئەکات چونکە لە کاتی چاودێریە بە ئاسانی ئەتوانێت چاودێریان بۆیە واجب بوو لەسەریان کە ئەوە جێبەجێکەن چ ئافرەتانیان چ پیاوان لە مەسائلی ئەو کەفاراتانی کە لە شەریعەتە هاتوون هیچ کەفارەتی شمولی ئەوە ناکە تەنها مەسائلی مادیە غەیری ئەو جیزیەنە بە هیچ تر شمولی ئەوە ناکە ئەوە بەشێک لە ئەحکامی فقه ئەبۆ شێوازەیە لە حەقی ئەوانە بۆ شێوازە تەنفیزەکە بابشين سر مسائل نكاح وطلاق ومسائل ماري وأوان لم بابتا طبعا أجر آفرتي غير مسلمان شو يكرب مسلمان يهودي أصلي نصارى أصلي شو يكرب مسلمان ليرة هندي لأحكام كان واجب أبي حقي مسلمان برانبري بونمونه واجب لسرك بابنا ماريكي بداتي چەندێکە مارەیەکەی بە ڕێکوپێکی لە کاتی خۆیە و چۆن تەقری قەراریان داوە بیدات حەقی مەسائلی سەرجێیکردن مەسەن کابرا چەند خێزانێکیە ئەو ئافرەتە هەمان مافی موسڵمانەکانی هەیە هیچ جیاوازێکی نییە مەسائلی خواردنەوە جێگە جلو بەرگ و پۆشاک ئەوەی کە بۆ ئافرەتێکی موسڵمانەکرێ بۆ ئەوی شەکرێ بە هەمان شێواز هیچ کەمیەکی نییە لەو نقطە ئەی ئەگەر لە بینی خۆیانە بوو لە بینی خۆیان دەستوری خۆیان بە چ شێوازێکە ئێمەش إقراركن لسري وإيش يكون جبجيكن مسائل طلاقش بهمان شوازي كسي مسلمان ما فكاني أو أفرته غير مسلمانة بارزرا كلا جير بيعيش مسلمانة مسائل حضانة أمانته آية أفرتك كافرة جاء بتو لبياوكي حقي حضاني هي يعني أم من على كباب ولا يخوي حقي أوي هي حقي أوي نادني للروي شريعته وكم من على كباب چونکە ئێمە حفاظی دینی خەڵک واجبە لە سەرمان و ئەم مناڵە پەیوەستە بە باوکیەوە کە ئەوە موسڵمانە نادرێت بە دایکێک بەڵام ئایا مافی ڕضاعی هەیە حەضانە و ڕضاع دوو شتی جیاوازە حەضانە ئەو مناڵە لای ئەو ئەبێت و لای ئەو گەورە ئەبێت ڕضاع شیری ئەداتی ئەچێتەوە شوێنی خۆی بەڵام مافی ڕضاعی هەیە چونکە ئەو دایک بە کافریش بێ ئەمە ناتوانین ئەو ڕێگەی لێ بگرین مەسائلی نەسەب و ئەحکامی نەسەب شون لا إما ثابتة به لا أوانش خوان شون ثابت أبي كشمان مسائل وقف آية وقف وأوان هيج إلزامي كان هي بو يوقف كان نخير بلام أجر كسب وقفي كل لوان بون وقفي الرجاء خيري كردوا كذا تواني الرجل اللي بقري كذا تواني الرجل اللي بقري أو إشي كخيري خوي أكاد وكاري خوي أكاد آية وقف لسر كافر كري مثلا مسلمان ألم كاكي جان أم ماڵم هەیە ئەو وەقفم کرد بۆ هەتیوی کافر دروستە لە ڕۆژەریات یعنی لە منەوە پارە ئەچێ بۆ ئەتوانم مەسەلەن
حتى مثلا كومالي مثلا دوست وأحباب وأواني كافرم هم من أتوان وقف يعني بكم بابتي وقف للرشا رأيه طبعا اختلافاتي بين علماءنا خم أو رأيهم بيه وتراك بلا دروستك وقف لسريان بكريو بيان بدري أجر أوان لبيني خوينا كومالي معبديان هي كومالي شوينيان هي كوا عبدايتي وأواني خويني تي أكن إنت تديري إنت حاجتك لو بابتانا هات الوقف يعني سركت بون خانوي كان هي ليلة عبادتي تي أكن كسكايو تيكا أم صدقانا وقفي أيام التثبيت يكن بلا تثبيت يكن بخوان حج كشمان وقفي خوانو واجب ينجب يكن كأيانه وصيت شون لنا إما أروات لنا أوانا أروات حتى لو وصيته إنسان أتواني لسرمرجا وصيت قبل خلقي كافر كاكي لسرسي مالك مدن بفلان كسي دراوسين با كافر دروس الله الشرعية بابتي فرائض بابتي شي جرينجا لمسألة يعني نقلي ميرات لمسلمان وبو كافر لكافر وبو مسلمان ناكريت بميرات بس بوصيات وبوانا أكريت بو بمسائلي بابلن إرس ناكرية طبعا لبردوه هكار يجب له كاركان لهاني مسلمان باركين نتشبه غير مسلمان الرسالة الأولى أنا ما كردوه كسا مسلمانك باريك حلالي خوي كو كردوتو احتمال أم باري لدجاتي إسلام بكار بيتو جاريكت بويا اختلاف الدين قطعي مسألة نسب أكاد باشا لمسألة شيا لمسألة ميرات مادية لكافر كشو بهمان شواز كافر حزنك أم باري بابو إيه باشا بياتي بيا وبيكا بمزقوتي بو خوي بويا هدوه كاره يكي كان ويا لاني مسلمان كمان خيندو يكي لاني كافر كمان خيندو هادو طرفك دي سيركي لمسائل ميراتا نقل لباركانا ناكري بلا وكو بابي سوس باوكي كوريكي كافر دينيان جاء كردو حموشتي كان جاء كردو بلا حرمتي كساتي لدينا اشتوانية يعني أسيما الجنج بقول دائما بس الشيء أبو أكرده فلان الصحابة براكي خوي كشت فلان الصحابة باوكي خوي كشت فلان يعني مش كمان بربو بلو بابته يعني سبحان الله بياي سيركي هاولا لقل باوكي بين شجر رأك لباوكي بوي شر لقل باوكي أنك باوكي وازي لنا يعني الأخيرة شر كان باوكي أكوش أم بيشكي ما مبازنا أكره أكسب قريب وصل أخير والله باوكي خوي كشت سيركي الجنج يكي جوان زور برق وقينة وبرامج باوكي تعاملي أكل وهالسكوتي أكل لبرو براسي بم مفهومنا همينا بروينو زور بورياي مسائل ميرات يشكل بابته كان كإما به فكري خمان بقولن بفكري إسلامي توزيعي أكل يا سي إسلامي كابرا كافر لو تشي رازي يا سي إسلامي بكره ناكري مثلا كابرا مردوه بالرواية بإسلام نبو بياسة إسلام ميراتك حلكن حليناك نقمان إخوان شوني حلكن حلي أكن شو اختلاف دين أو مسائل مادية شو أبو أبرته ولا كل ماني أخاته ينسر مسائل بيع والشراء كريم فروشتن تصور كان تساهل لمسائل مادة زوزو كرا يعني باشا من لقل كافريك على سكوتك أم السياريم يا أم قلمة أفرشن بمسلمانك ببيانش هزار أيضاً بكافرة بده هزار نبيشتو يان عيبي كتير بمسلمانك يلا مباكا ما عيبي كتير كافركين الله إشار مكروه أموي باري كافرة دسك اشتواني لشريعته همو أحكامي بيع لشريعة إسلامية مسلمان وغير مسلمان وكويك المسالمتين يعني تو تصورك هرشي كريم فروشتنا يعني من شون واجب لسرم لقد كسيك مسلمان جاء طبعا أحكامي بيع زورنا ويهند البيع أمر يقصي لسركين الله يمكاك أم بيع ندروزنين موشنك أو الرونية شريعتي أنت آسان همو كذب زانك أم بيعات شن جوان رخراو شن نازار رخراو دي اگر بيتو ام نازاري رخصنا نبيت لقل كافريكا بهي الشوازة بونونا طبعا مشروطي بيع من هي ابي هردوش تكان حاضر بن
باشە پارەکە ئەو حازرە ئەوش کتێبەکە جوان حازرە و کاکە مەکتێب جوان سەیریکە و خیار بەشێکە لە بێ پەشیمان بوونەوە چۆن بۆ مسلمانە پەشیمان بوونەوە بۆ کافریش پەشیمان بوونەوە عینەن هەموو ئەحکامەکانی شەریعەت لە بێعە بە هەمان شێوە لەگەڵ کافرە تەعاملی لەگەڵا ئەکرد. خارجی ئەوەش هەندێ بابەت هەیە ئایا من ئەتوانم ماڵێکم بەکرێ بدەم بە کافرێک بۆ نمونە بەڵێ ئەتوانم باشە ئەو کافرە خۆ سوژدە ئەبا مەسەن بۆ غێری خۆ باشە من چۆن ئەم ماڵی خۆی بەکرێ بدەمێت لە ڕۆژ شەرعیەوە دروستە ماڵەکە خۆی بەکرێ بدەمێت بۆیە لە مەزید ئیمام ئەبوو حەنیفە ئەفەرمێ ئەگەر شوێنێکدا بەکرێ بە کەسێکە عارەقی تیا دروستە کرد یا عارەقی تیا ئەفرۆشت ئایا دروست هەیە دروست نیە لە ڕووی شەریعیەوە ئەفەرمێ دروستە لە ڕووی شەرعیەوە بۆ دروست ئەڵێ ئێمە ماڵەکە دەینێ بەکرێ ئەڵێن کاکەوە ماڵەکەمان دایتێ بەکرێ ئەو ئەچی عەبداتی غێری خۆی تیاکە شیرک باش چەند گەورەیە چاوپۆشی لێ ئەکەین باشە عارەق خواردنەوە گەورەترە یا ئەوە ئەڵێ بۆیە زۆر تەبیعیە عارەقی تیا بفرۆشێت یا دروستەکە تۆ مهم ماڵە بەکرێ پێت داوە. ئایا مەسەلەی سەلەم لەگەڵ کافرە ئەکرێ؟ بەڵێ ئەکرێ. طبعا سەلەم بابەتێکی فقهیە تۆ پێویستت بە گەنم هەیە پێش ئەوەی گەنم پێ بگات چکە دوایی کە گەنم پێگەی بە ئاسانی دەست ناکەوێت یا کەسێک مەسەلەن با بڵێن گوێزی هەیە مەوسیمەکە مەوسیمی گوێزە بەعەقڵم یا هەنارە هەناریشە گوێزی هەیە کابرا تۆ کاتی گوێز ئەزانی ئەم جۆرە گوێزە دەست ناکەوێت هەر لە ئێستەوە بۆ ساڵی ئایندە پارەی ئەدەیت باشە یا لە ئەوەڵی بەهار ئەڵێ کاکە من 10,000 گوێزمەوێ ئەمە پارەکەی ئەمەوێت لەو ڕۆژە بۆ سەعر بەڵام ڕۆژی فڵان کەتەکانە فڵانە سەعات ئەوە ئەمەوێت بەو مواسەفات لەو کاتی خۆیان بەو مواسەفاتە بۆ تێنێ وەری ئەگری یعنی کابرای خاوەنشت ئیسفادەی کرد پێشتر پارەکەی وەرگرت پێش ئەوەی وەختی خۆی بێ پارەکەی وەرگرت ئیسفادەی لە پارەکەی کرد تۆش لە بەرامبەرە ئیسفادە و لە چی کردووە لەوە کردووە لە کاتی خۆیان شتەکە دەسەکەوێت ئێمە پێوتێ چی پێوتێ بابی سەلەم سەلەم لە فقهی ئیسلامیە دروستە لەگەڵ موسڵمان لەگەڵ کافریشە دروست با خاوەن باغەکە کەسی کافر بێت چی لە مەسەلەکە ناگۆڕە مەسائلی بێ ڕەهن هەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە وەفاتی کرد یەکێک لەو شتانەی کە بەجێهێشت دەرعێک بوو کانە ڕەهنن عند یەهودی ڕەهن بوو لە یەهودی طبعا ڕەهنی ئەمڕۆ زۆر ناشەرعیە ڕەهنی بازار ڕەهنی بازاری ئەمڕۆ چۆنە ئەبەم شێوازەیە ئەبۆ نمونە من و ماوەسە زانە ماڵێکی هەیە ئەڵێم ماوەسە زانە پێویستی بە پارەیە ئەڵێ ماوەسە دەفتەرێکم بەرێ ئەم ماڵە ئەەکەم بە ڕەهنی تۆ ئیتر من یەم ئەبم بە ساحەبی ماڵەکە من ئەیدەم بەکرێ من ئەوە ڕیبایە ئەوە هیچ ڕەهن نییە ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەو کەسێک کە پارە ئەدا بە قەرز نابێ ئیسفادە وەرگرێتەوە ماڵەکە ڕەهنی منە یعنی چی یعنی ماوەسە زانە ناتوانێت ئەو ماڵە بفرۆشێ چکە مافێکی مادی من بەسەر ماڵەکەەوە هەیە ئەگەر لە مەوعیدی خۆیان قەرزەکەی نەدامەوە بەبێ هۆ من بۆم هەیە لای قازی موسڵمانە شکاتی کەم ماڵەکە بفرۆشمەوە پارەی خۆم بەرم یعنی ڕەهن تەنها زەمانەتە متمانە حەچی تر نییە ئەوانەی کە ئەمڕۆ هەیە حەچی ڕەهن نییە بەس ناویان لێناوە ڕەهن هەتا تێو تەڵەبانەی کە ئەچنە ئێران طبعا ئێران زۆر ڕیبەویە لە تەهران یعنی ئەچێت مەسەلەن خانوویەک کابرا ئەڵێ ڕەهنم کە مەسەلەن دەفتەرێکی ئەداتێ ماوەی ساڵێک لەناو ئەم ماڵایە دوای کابرا دەفتەرەکە دێتەوە ئەمیش ماڵەکە چۆڵەکە نابێشتیوە ئەم ئیسفادە بکات لە ماڵەکە تیا دابنیش ئەوە هیچ پێ ناوتێ ڕەهن ئەوە هەمووی ڕیبەوین بەڵام ڕەهن چۆنە متمانەیە درعەکە لای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بەڵام ڕەهنی چونکە قەرزی کردبوو لە کەسێکی یەهودی ئەم درعە ڕەهنە ئەگەر نەیداتەوە لە کاتی خۆیان کابرای یەهودیەت ئەم درعەی ئەفرۆشێ پارەی خۆی ئەبات یان کەسەکە مرد ئەمە ڕەهنە چۆن ئێستا لە ئەحکامی تاپۆیە حجز هەیە حجز ئەو ماڵە حجزی ئەخرێتە سەر هەمان مەسئلەی حجز ئەمڕۆ لە ڕەهنە غێری ئەمە من ناشەرعیە ئەمەی کە ئەمڕۆ لە بازاڕ و ئەوانە هەیە بۆیە ڕەهن بابەتێکە لە باڵێن بەیعی ئیسلامیە سیرەکەی بە هەمان شێوە زۆر بە طەبیعی و ئاسایی لە با بڵێن لە فقهی ئیسلامیە لەگەڵ کافرە تەعاملی لەگەڵا ئەکرێت مەسەلەی بەخشین ئایا دروستە شت بەخشی بە کافر بەڵێ دروست
ئیجارە و کرێ تۆ ئەتوانیش لە کافر بگری بەڵێ ئەوە ئەتوانێت بەڵێ عەرزم کردن مەسەلەی جوعالەمان هەیە مەسەلەی جوعالەش چۆنە سێ کەس قەرزیان هەیە ئەم کەسە قەرزی لێرە هەیە ئەمیش قەرزی هەیە لێرە ئەم کەسە کەوابوو پێویستی بەوەیە ئەم قەرزە وەرگرێتەوە بە هەر شێوازێک بێت باشە ئەم کەسە ئەڵێ کاکە من فڵان کەس مەسە 1000 دینارم قەرزارە تۆش 1000 من قەرزارە 1000ەکەی من بدە بەو ئەگەر هەموو لایەکان متفق بن دروستە بە کافریش هیچ کێشەی نییە دروست مەسائلی سڵح هەر جۆرە سڵح لەگەڵ کافرەکە لە مەسائلی مادیە دروست بۆ نمونە کەسێکی کافر 10,000 دینار قەرزار وەسە ئیفلاسی کردو ئەمە سڵحی لەگەڵاکەن کاکە 5,000 بەرەوە بە کۆڵمان بەرەوە باشە طبیعی لەگەڵ مسلمانێکە چۆن ئەو سڵحاکە لە کافرێکیشە دروستە مەسائلی حەواڵەکردنی پارە بۆ شوێنێکی تر بۆ جێگایەکی تر یا حەواڵەکردنی هەر شتێک لەگەڵ کافرە تەعاملکەی دروستە لەگەڵ مسلمانە بیکەی هەر دروست حەقی شوفع و جیوار مەسەلەی جیوار دراوسێتی زۆر گرنگی پێ دراوە ئێمە پارچە زەویەکمان هەیە کەسێکیش لە پەنامانەیە کافرە ئایا ئەم کەسە کافرە حەقی ئەوەی هەیە مەسەڵەن من ویستم ئەم زەویە بفرۆشم ئەو بەڵێ من کاکە بە حەقی شوفع ئەمەوێتەوە طبعا کەسێکی مسلمان ئەتوانێت کافرەکەش ئەتوانێت نامێ فڵان کەس بێتە دراوسێ خۆم ئەیکڕمەوە دراوسێ مافێکی زۆر گەورەیە سەواء مسلمان بێ یان کافر بێ مەسائلی ئاودان مەسائلی مزارع و مخابرە مەسەلەن ئێستا چۆن بەروبووم ئەفرۆشرێ ئێستا ئێمە هەنارەکانی هەڵەبجەمەوەی بەروبوومەکەی ئەفرۆشێوان نییە زۆرێک لە ماڵەکان بەروبوومەکە ئەفرۆشن ئایا هی کافرێ بێ بیکڕی یان بیفرۆشی بە کافرێک دروستە بەڵێ دروستە هیچ کێشەی نییە هەموو ئەو ئەحکامانە بە کاملی جاری ئەبێ ئایا مەسەلەی شیراکەت لە کاسبیە لەگەڵ کافرە ئەتوانی بیکەی بەڵێ بەڵام ئەلەوێ واجب ئەبێ لەسەر کافرەکە ئەحکامی شەرعی جێبەجێکە لە مەسەلەی حەڵاڵ و حرام پارێزگاری بکە ئەحکامی وەدیعە و دانانی شت لای خەڵک طبعا وەدیعە دانانی ئەمانەتە لای خەڵک من دێم شتێکم هەیە ئەمانەت لای کەسێک دای ئەنێم کەەوە پارێزگاری لێ بکات ئایا ئەتوانم ئەم شتە لای کافرێک دابنم یا کافرێک ئەتوانێت ئەمانەت لای من دابنێ بەڵێ هەردووکیان دروستە و ئیشکال و کێشەیەکی نییە کەفالەتکردن کەفالەت ئایا مسلمان ئەتوانێت بێتە کەفیلی کەسێکی کافر بەڵێ مسلمان ئەتوانێت بێتە کەفیلی کەسێکی کافر ئەی کافر ئەتوانێت بێتە کەفیلی مسلمان نە بۆ سبحان الله ڕەحمەتی ئیسلام لە هەموو سوچێکی فقه هەیە دەنگی نەماوە نییە يعني رحمتي إسلام لها مسوشة بو ناتوانيا بو نمونا مثلا من جيراهم كسبة بكفيل برد أجر كافر جيرا بمسلمان بكفيل بريء أجر مسلمان جيرا بكافرنا بتكفيل بو چونك آخر أجر أملاكاتي خوي ندايا وبدستو كافرك أجيري أحكامي إنجا طبعا كفيل رجل جي أو كسيترا بويا لوشا رحمتك إسلام هي كفيل كافر ورناجيري لە مەسەلەی وەکالەتە ئەتوانم مەسەلەن وەکالەت بۆ کەسێکی کافر بکەمەوە ئەو شتێکم بۆ جێبەجێکە بەڵێ بە پێی ئەحکامی شەرعی جێبەجێ ئەکەم مەسائلی ئیکراه ئایا ئەحکام سەهل ئەکا چۆن بۆ مسلمانی سەهل ئەکا ئێستا بۆ نمونە کەسێک ئەگەر مهدد بێ بەچی بە ڕۆحی مهدد بێ بە ڕۆحی زۆرێک لە ئەحکامەکانی لەسەر لا ئەچێ کەسی مسلمان بە نمونە مەسەلەن کەسێک مسلمانە سلاح خراوەتە سەر سەریاڵن ئێستا ژنەکە تەلاق نەی ئەو کوژی ئەویش تەلاقی ئەدا ئەو تەلاقە ئەکەوێ نەخێر ناکە وچکە مهددە بە کوشتن ئەگەر کەسێکی کافر ئیکراه کرا ئەویش بە هەمان شێواز مادام مهددە بە قەتل تەواو هەموو ئەحکامەکان لەسەری لا ئەچێ هەموو ئەچێتەوە باری ئاسایی خۆی کە طەبیعی بوویەوە لە مەسەلەی غەسب و داگیرکردنە چۆن گونەهبار ئەبی بستێ زەوی باشە سوچەڵەیە سانتیمەترێ نیو سانتیمە میلیمە زەوی لە کەسێک داگیرکەی لە کافرێکیش داگیرکەی بە هەمان شێواز مەسائلی جینایات لەگەڵ مەسائلی حدودە ئەم دوو بابەتە لە جینایاتە کافر و مسلمان ئەحکامەکانیان گۆڕانکاری بەسەرایە لە حدودیشە گۆڕانکاری بەسەرایە چۆن ئایا لە مەسائلی جینایاتە
کەسێکی کافر مسلمانێک ئەکوژێتەوە بەڵێ ئایا کەسێکی مسلمان کافرێک ئەکوژێتەوە نەخێر بۆچی ئەمە مەسەلەن بۆچی ئەمە طبعا ئەبێت دیەکی کامل باوە باسی دیەکە ئەوانە ئەکەین بۆچی مەسەلەن ئێمە لە بەرامبەرە ئامان ڕاگرتووە حرمەتی کەسی مسلمان تایبەتمەندێکی زۆر با بڵێن گەورەی دراوەتێ لە ناو چیە لە ناو شەریعەتی ئیسلامیە تۆ ئەو کاتێکەوە حاکمیت ئەگەر هاتوو مسلمانە کەسێکی کوشت سیر ئەکەی ئایا ئەم کەسە ئەکوژێتەوە لە بەرامبەر ئەم نەفسا کوشتوێتی مسلمانەکە کافرێکی کوشتووە نەخێر نایکوژینەوە لە بەرامبەرە بۆ هۆکارەکەی لە فقی ئیسلامیە بۆ نایکوژینەوە کارەبایی تر هەیە بۆچی مەسەلەن ئەم کەسە مسلمانە ناکوژینەوە طبعا کەسی مسلمان دوو پلەی هەیە باشە کەسی با بڵێن کافریش یەک پلەی هەیە مەزیە طبعا لە مەسەلەی کوشتنەوە ئەبێ ئەم دوو کەسە مساوات لە نێوانیانە هەبێ ئینجا ئەکوژێتەوە مساوات لە نێوانیانە نییە بۆیە بڕیار ئەدەین بەچی بە نەکوشتنەوەی کەسە مسلمانەکە مساوات لە چییە لەگەڵیانە لە بەرامبەر کەسە مسلمانەکان نییە لەو جیهەتە نییە کە ئەم پەیام و دینی صحیحی وەرگرتووە ئەو بەرامبەرەکە پەیام و دینی صحیحی قبول نەکردووە بۆیە ئەم دوو کەسە بەرابەری یەکماندا نەناون کاتێکەوە مسلمانەکە کافرەکە ئەکوژێ بڕیار ئەدەین بە نەکوشتنەوەی بەڵام بەمە نەجاتی ئەبێ بەمە نەجاتی نابێ ئەی ئەحکامەکانی تر چین کە بەسەریا جاری ئەبێت لە مەسەلەی دیە و ئەوانە هەر هەمووی واجبە لەسەر ئەم کەسە مسلمانە کە بیدا بە بەرامبەرەکانی ئایا کەفارەت لەسەر کەسی کافر ئەگەر کافرە کەسێکی کوشت طبعا کەسی مسلمان کەفارەت لەسەرێتی عەبدی ئازاد کە ئەگەر نا مەسەلەن دوو مانگ لەسەر یەک بە ڕۆژوو ئەبێ بە دوو مانگی عەرەبی نەک دوو مانگی با بڵێن ئینگلیزی دوو مانگی عەرەبی مەبەسمان لە چییە طبعا دوو مانگی عەرەبی دامەیەکیان 29 یەکێکیان چییە 30 یعنی 59 ڕۆژ تقریبا بە ڕۆژوو ئەبێ 59 ڕۆژ ئەم کەسە ئەبێ بە ڕۆژوو ئایا ئەم کەفارەتە لەسەر کەسی کافر هەیە نەخێر لەسەر کەسی کافر نییە لە حدودەکانە ئایا کافر زینای کرد داری حەدی لێ ئەدرێ نەخێر ئایا کافر عارەقی خوارد داری حەدی لێ ئەدرێ نەخێر ئایا کافر دزی کرد دەسی ئەبڕێە دەسی نابڕ طبعا اختلاف لە بین عولەمایە هەیە لەسەر دەستبڕینی کافر لە مەسەلەی دزیە هەندێک فرۆ ئەویشی بەسەرە جاری نابێ بەڵام هەندێک ترە فەرمون ناخێر قسەکەی ئەمانە دەقیقە هیچ ئەحکامێکی ئاسمانی نییە یا زەوی نییە کە دزی حەڵاڵکە شتیوان نییە لە هیچ شوێنێک لەبەرەوە لەوێیانە بڕێر ئەدرێ بەچی بە بڕینی دەستی هۆکارەکەش چونکە هیچ دیانەتێک نییە ئیتیفاقی لەگەڵاکە لەسەر دزی بۆیە لەوێ ئەحکامی شەرعی بەسەریا جێبەجێ ئەکرێ مەسەلەی جیهاد ئایا واجبە لەسەر کافر جیهادکە نەخێر ئایا ئەگەر خۆی هاتوویستی هاوکاری مسلمانان کە ئایا مەسەلەن مسلمانان لێ وەرئەگرن ئەو هاوکاری لێ وەرناگرن هاوکاری مادی بێ جەسەدی بێ هەر شێوازە بێ ئەو ئەکەوێتەوە سەر خەلیفەی مسلمانان و ئیجتیهادی با بڵێن ئەهلی شوڕا لەسەرەوەی ئەلەو کاتە لێ وەرئەگرن یا لێ وەرناگرن مەسائلی دعوا و بەینات و قەزاوات هەر هەمووی کافر و مسلمان تیا مساوی بۆ نمونە مەسەلەن کەسێکی کافریە دعوایە گەیەنێ بۆ ئێمە دعوایەکمان بۆ ئەهێنێت ئەڵێ ئەمە دعواکەم ئەمە کێشەکەمە تەقدیمی ئێمە ئەکە ئایا ئێمە بە هەمان شێوازی کەسێکی مسلمان کە دعوایە بەرزەکات و هەمان ئەحکامی لەگەڵا جێبەجێ بەڵێ بە هەمان شێواز جاری وە هەبوو یەهودیەک شکاتی ئەمیرێکی زۆر گەورەی کردووە ئاوا ئەمیرەکە و یەهودیەکە لە پەنایەکە وەساون لەبەردەم حاکمی مسلمانان بەبێ ئەوەی جیاوازێک لە نێوانیانە بکرێت مسائل إقرار مسائل حجر مسائل همو بابتكان لفقه إسلامية كافر ومسلمان
تیایە مساوین ئیلا بەو شێوازە کەمەکەمە نەبێت کە لە بینەکانە بۆمباسکردن فەرقێک لە نێوان کافر و مسلمانە هەبێت ئەگەر هەمویان وەکو یەک تەعاملیان لەگەڵا ئەکرێت کەوا بوو ئێستا بابێمەوە سەر قسە یەکەم من ئەم بابەتەم لەکوێوە دەست پێ کرد لەوەی ئایا مسلمان کێ کافر کێ منافق کێ بەڕێزەکان جەنگی مستەلەح جەنگێکی زۆر گەورەیە بەردەوام كافر هاتوا هل أدلكم على شجرة الخلد كافر هاتوا مسائل خلد يعني الشيطان هاتوا شكل وخونا الله أري آدم عليه السلام أري أود دارك بين الله مكخوار ديك سلا بهاش بكنا درو خو بحياتي ما يخوار نزيكش نيك على داري همي شيء وهتا تاي بيظلم يتر عمر الطواء هتا أمانيته همان شواز استش كافرية شرعكات بوي مصطلح الكفر بسرته ولا لا يأمن مسلمانش خومان بو خومان بتيانا جيشتن مسائل كفر زورنا مسلمان كان هاول من يا كذا منافق يا كذا كافر وأحكام من داوا بسريع بوي خطرك زور جوره هي لمسائل أم مصطلحنا أجر فريان نكوين بيان خينوش وين خوان أنواع كشيء من كافر ودروسك زماننا لو بيشتر لدور روحاني خلافي إسلامي نتبين مسلمان جنك على مسلمان يا بابا زمان خلافي إسلامي بو سنورة كمان ديار بو أما السنوري مسلمانانا أو سنوري كافر هات سنورة كان اللي تيقدين بوي بأساني بتوانا قمكان لم نوانا بكا وشركان دروسك بأساني كيشما بو دروسك وإستج دي قد بدن استئما هما لم شونان بيكوين برواكا اگر بيتو فريا وانا كاين جوان ام مصطلحانا لذهني خومانا جهكي كاينوا وبزانين او بو كي بكاري كي ام احكامي او بسر او اداء اما انا الرقنا كاينوا زور خطر يعني سيركي زور بطبيعي بلا ما انا فلان كسر اخو منافقه بو اخي بشي زي منافقه والله وعد ايام جاب جينا كرت انا تنهب مشتابته منافق نابته منافق حتى يعني خاصه كاني منافق زور بريكي زور يعني تيابي هر منافقني أي باش أحكام منافق زور قرصة ناتواني بيدي بس برامبرا أي أحكام كفر خلي أمر قورتنين كشيء ما جيان نبونوي بري كفر إسلام تيكلبو بسريكا إن جاء كافر هاتو وايكرو إما أقام اللو نمينه هاتو لبيني خومانا كمان كافرة شري أما أك أو بأشكر أخوة تويتي كافرة وازما لي هنا لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاث مسيحية كفرة دي كسبة سيونا كمسيحية كفرة أي هو باسي شيء أكين أو فرقانا أكين كلا بيني خومانا هن إما بو الله كافر أو بو الله كافر أويك عرزم كردن لسرتاوة مسلمان أو كسيكا شايتمان هنا وبأشكرا فرزكاني خوي جيبا جيكا كزنات وانا يوم كسب الله كافر أو شايتمان هنا الرق فرزكاني جيبا جيكا إثر حتى إما عندش مان هي نواقض إيمان عندك كتاب زور من هي لو بابتين نواقض إيمان طبعا نواقض إسلام هي نواقض إيمان هي نواقض إيمان إنسان بو خويتي بو أحكام دان بسرانية نواقض إسلام خطر كشيء إما نواقض إيمان أخوين نواقض إسلام ناخوين تشابوشي ليه أما نوع بنواقض إيمان خلق كافر كاك إيمان ندلا وكز نازل حتى وكسي كان يرجع زاني مسلمان يعني نازني بو يصير كي لك كتابكاني عقيدية كأمره بردست لبردستي جنجان نواقض إيمان زور أخواني والله نواقض إسلام ما أخواني كاك نواقض إسلام بيا والله كسي نيجي نكر حكمكي شيء بالرواية بنيجي نبو حكمكي شيء كسي زكاتي ندى حكمكي شيء بالرواية بالزكاة نبو حكمكي شيء حجي نكر حكمكي شيء ضلينها وكاك بالرواية بحج نبو يا ضلينها وبارك يسرف كابشي وحج أحكام دو كسات شونا علماء شيان وتوا أما أكات النواقض الإسلام بوي بريار بدي بلاي كي مسلمان كي غير مسلمان بداخل عالم كأمره توجهاتي فكري زور بشبرزي لسر كي شيء مصطلح كان أساسا كي دروسه هم أوجواني كبون باس كذا في فقه إسلامية بو باز ناكري أمره هو كارك شو كأيما هاتوين نامانو إسلام جوركين أما أنا بتشوكينه ما استيشوار كز مسلمان بينو عالمه كافر وأزان بهش تابوي لسر إيمان لبري خوا من بكسي كتير مسلمان بين ناو دائركو خوا من كسي هلا يبقى تفرق بين أودي دائركو هو يصير كي أو كسي يسبياني وتاري بينه من وتاري قدام الله مكانك يعني
ئەهلی فڵانە منطقی کافر ئەبزان چۆن بڵاوە بێتەوە وەکو ساڕۆخ ئەڵا مسڵمانەتی میلەتی کورد کە سەیری ناکە یعنی دائما این پێچەوانەکە وەرەگرین کە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە و یعنی ئەگەر چارەسەری نەکەین بڕواکەن سەدان فکری زۆر خەتەری یعنی تۆ بیرکەنەوە نوسڕە باشە لەگەڵ داعش ئەم دوانە پێکەوە شەڕیان نەکرد پێکەوە لە یەکتریان ئەکوشت ئەو سەری ئەوێ بڕی ئەو سەری ئەوێ بڕی ئەخرەوە بە چه ئەحکامێ هەمووی ئەم مەسئلەیە فکری ئەم وایە وەڵا ئەو مرتەدە کافرەتە ئەویش حکمی بەخوا ئەویش کافرە ئەم ئەڵێ ئەو دەستی لەگەڵ فڵانە کەسا تێکەڵە ئەویش ئەڵێ دەستی لەگەڵ فڵان کەس تێکەڵە هەردوو کافرن نکتەیەکتان بۆ گەڕم وەڵا ماسەر شەمهاوی بەرزنجی وەختی خۆی فەرموو بووی خوا عەفوی کە ڕێبوتی من دوو ژنم هەیە یەکەم ڕقی لە دووەمە دووەم ڕقی لە یەکەمە هەردووکیان ڕقیان لە منە منش ڕقم لە هەردووکیانە خوش ڕقی لە هەر سێکمانە جا سیرەکەی ئەمڕۆ ڕێک ئەو هەیە ئەو ئەڵێ ئەو تەواو نییە ئەویش ئەڵێ تەواو نییە منیش لەم بەینا هەرچی سیرەکەم هەردووکیان تەواو نییە هەرچی سیرەکە خۆشم تەواو نییە من خوا بە خاتی گەورەی خۆی ڕەحمان دێ بگەنە کەس بە تەواو نییە با نکتەیە تریشتە بۆ بگێڕم و کوڕی جا تەواویەکە ئەڵێ مەلایەک لە شوێنێک وەلحاڵ ئەڵێ ژنێکی مارە بڕێ بوو وتبێەوە ئەو کچە فاسقە مارە بڕێ لەو کوڕە فاسقە بە شاهیدی ئەو دوو فاسقە کە وەلیەکەشیان فاسقە مەلاکەش لە مەجلسەکە فاسقە باشە خۆی گەور لە گوناهی منیشی ئەوش ببوورەوە عاقبەتان خێر بێ و سەرفراز بن یا ڕەبی ئومێد دەکەم مصطلحەکان بخێنەوە شوێنی خۆیان هیممەتکەین و بە وریایەوە تەعاملکەین نەکەینەژە تەئسیراتی ئەو فکرە بچووکە لاوەکیانە کە زۆر بە سەریعی تەئسیرمان لێ ئەکەن و گەنجمان بە فیڕۆیە ئەبن چونکە بەخوا ئەو فکرانە هەمووی گەنج بتێ ئەبات و فیڕۆیەدا خوا بە خاتی گەورەی خۆی لە گوناهمان ببورێ ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە بەرەکەت بەسەر ئەم ڕێکخراوە پیرۆزا ببارێنێ خوای بە خاتی ناوجوانەکانی خۆت دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە وڵاتمان ئارام کە گۆڕەکانمان ئارام کە یا ئەکرەم الأکرەمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين